کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر خزمەتگوزاریەکان کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان پێشکەش بە نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت. ئێمە هاتوینەتە نەخۆشخانەی ڕزگاری کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بوو بە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکان قسە لەسەر ئەوە دەکرا کە کەم تەرخەمی هەبووە، ئۆکسجین نەبووە و بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکێک ببێتە قوربانی. ئێمە هاتوین ڕاستی ئەو بابەتە بخەینە ڕوو. هەرێ بەڕاست کە ماوەیەکی زۆرە کۆرۆنا لە کوردستان بڵاو بۆتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی زیاتر دەبێت. کارمەندانی تەندروستی دکتۆرەکان بە چ شێوەیە خزمەت پێشکەش بە هاوڵاتیان دەکەن لە ڕووی لۆجستتی و پێداویستیەکانەوە. ئەم نەخۆشخانەیەکە زۆرترین نەخۆشی مەترسیداری تێدا خەوێنراوە، بە چ شێوەیەک خزمەتگوزاریەکانیان پێشکەش دەکرێت. تۆ کە سوکار تووشی کۆرۆنا بووە؟ بەری خارم خارتە تەمەنی چەندە خارە؟ 42 ساڵە. 42 ساڵە؟ بەری. چەند دەبی توش بووە؟ 7 ڕۆژە. وەزعی چۆنە؟ وەڵا خراپە، باش نییە. خراپە؟ بەری. قسە لەگەڵ کردووە؟ تازە لە ژێری بوو. چی دەگوت؟ باش عیبی نەبوو. دەڵێ خراپە و دوای دەڵێ باش و عیبی نەبوو. چۆنە شتمانایشە سەری کەوای خزمەت کراوە؟ ئۆکسجینی بۆ دانرا؟ باش دکتۆرەکان لەوێن هەموو سەردانی دەکەن. دکتۆرەکان لەوێنە؟ بەری. هەموو چاودێری دەکەن؟ هەموو باشە. یانی خزمەتگوزاری باشە؟ ئێستا باش. تۆ دەڵێ چی وەکو هاوڵاتێ؟ خزمەتگوزارێکە هیچ عیبی نییە، هیچ بەس بە نسبەت خینی بڕگەوەینە. خینەکە بە خینەکە بەدەست ناکەیەکەمە. خینی پلازما پلازما بەدەست ناکەی. بینە قسە دەگەنەوەڵە لێرە هیچ تەخسیرێکیان نەکردیا. چابوویتەوە؟ چابوویتەوە ئێستا نایە پلازما بدە؟ ئێستا کە پلازمای ئێستاوە شەوەی بەس پلازمایەکەبی مشکلیان نابی. بەس بە نسبەت خینەکە لۆ پێداویست و لۆ ئیشی و هیچ تەخسیریان نەکردیا. چی تو لەوەیە؟ وەڵا خێزانم لێیە. خێزانم لەوێ. باشە چ دەڵێ لەبارەی خزمەتگوزاری؟ ئێستا ئەمە بوتە مەسەلەکەی نەخۆشخانەی ڕزگاری بۆتە ئەوە، ینی بۆیتە بابەتێکی تۆڕی کۆمەڵاتی. دەمەوێت بە ئەمانەتەوە بڵێ خزمەتگوزاریەکان لەم نەخۆشخانەیە چیە؟ ئەوەندە دیتیتم بە چاوی خۆم عیبی نەبووە. عیبی نەبووە. خێزانیشت ڕازێ لەوێ. خێزانیشم ڕازی عیبی نییە. ئۆکسیجین و شتەیە؟ ئەوە ڕۆژە بڕێک ئۆکسیجن کەمی کردێژ دەخوای بە زیاد بی هەیە بۆ عیبی. ماندوو نەبن؟ سەلامەت بیا باش برام سپاس. ئەوە نەخۆش و لەگەڵ یاخۆت نەخۆش؟ ناوەڵا هەر ئەو نەخۆشە. باوکتت چ؟ بەڵێ بابمە. چابەوە؟ ئەرێ وەڵا باشتر بووە ئەلحەمدولیلا پلازمای وەرگرتیا؟ چاکتر بووە ئەلحەمدولیلا. باشە حاجی گیان تۆی قسە بکەی ناتوانانی. ناوەڵا. بەڵام ئێستا دەچێتەوە. ئەرێ وەڵا. خزمەتگوزاریەکان چۆن بوو بەس ئەگەر بەسەر وڵاممان دا. خزمەتگوزاریەکان چۆن بوون دەرن؟ باش بوو؟ زۆر چاک بوون دەرە زۆر باش بوو ئەلحەمدولیلا. تۆ کە سوکارت؟ بەرێ برام لێرەیە. برام لێ تەمەنی چەندە؟ لە دەوری چ ساریە؟ 40 ساڵ. کەی تووشی کۆرۆنا؟ تقریباً 10 ڕۆژ دەبی. 10 ڕۆژ. 10 ڕۆژ دەبی. دۆخی چۆنە؟ والله خراپە زۆر خراپە دۆخی. تەمەنی 40 ساڵە و دۆخی؟ ئەرێ والله خراپە عیلاج نییە. عیلاجی ڕێزم لە هەندێک دکتۆری هەندەشان زۆر ڕێک پێکردن بەس هەندەشان کە دێن لە دوای لەو دەرۆزەی دێن لەوە لەو هاتینە ئەوەی ناتانی هاوکاریشی بە قوت بکاتن هەر پێم دەرە بڕۆ لە دەر عیلاج خۆت بکە. چۆن یانی؟ ڕۆژ پێوەیت بڕۆ لە دەر عیلاج خۆت بکە ڕێزم لە هەندەشان زۆر ڕێک پێکردن یعنی بەم خۆت خوان عەو دەدەن نەخۆش ڕزگارکە. کەوای دکتۆری باشمانەیە و خراپیشمانە. دەهەیە بە وجدانەوە باز بە ویزانەوە ئیش خۆی دەکەم بەس ئەو شتەی کە تۆ دەدویست یەک دقەیەک ئەو شتێک کە تۆ دەدویست لە دکتۆرەکە بیکە چی بوونەی دەکرد؟ ئێستا ئەمە دەمێ فاسقینم لۆ بکرد پلازمایەکە بزانم چ فاسقینی تێ بە سوودی کات واگرە نۆم بیدەم عیلاج بکەم. ها دەری ئێستانە ئێستا وەریش تاخیری دەکەن. تاخیر دەکەن ئێستا پلازمایەکە فاسەکە دەبچیان بەدە دەقەی پێیا دەکەم دەین. ئێستا تو هاتووی کەسێک بدۆزیەوە پلازمای لێ. پلازما ئازرە بە فاسەکەم لێرە بای وەلو ناکەم. بەس برم بڕ ئەو پلازمای بینە ئەو خینەی بینە ئەمن چەند دەبی وەستاوی؟ لە دونیەوە. لە دونیەوە چاوە؟ لە دونیەوە ئێستا هەستا. باشە ئەمە بە دوواداچوون بۆ کەیسەکەت دەکەیم زان کێشەکەی چی دەبێت. تۆ لێ چۆنە لێرکوانەی سەبارەت بە خزمەتکردنی نەخۆش ئەمە نەخۆشم لێرە هەبوو دەرچووە؟ ینی پێشتر تووشی کۆرۆنا بوو نەخۆشی بوو دەرچووە واقعا لێرە هێبی. تەمەنی چەند بوو؟ تەمەنی تقریبا 7 ساڵە بوو. 7 ساڵ بوو. الحەمدولیلا. کەوایەوە چەند ساڵە؟
دۆخی وەکو خۆی دەڵێ باش نی ئێوە هەفتا ساڵ و تووشی و چابوو ئەوان هەموو دەگەڕێتەوە سەر ئەو نەخۆشی کە دەگری جانەکەم کاکە مکاسان وەکمان ئەگرەیە بەڵێ ئێستا مرافقم لەگەر نەخۆشی دەڕۆژ لێرە و کارە دەبم کە نەخۆشەکە دەرچوو هیچ بەعسێک لە بۆ ئەوانە ناکرێ ئەوانەی کە لەگەر نەخۆشی لێرە داخل دەکرێت دەرم بڕۆ بەخێرچی ئەمەش دەڕۆژە 15 ڕۆژە مرافقم ئەلێرەکە ئیزنیدرام دەچمە ناو خەرچی دەچمە بازاری لۆ فەعسا دەچی باشە تو یەک دقە ئێستا تۆ لەگەر نەخۆشی لەگەر نەخۆشی لێرە باشە تۆ کە ئێستا لەگەڵ نەخۆشی لەگەر نەخۆشم لێرە پارۆچی کڕۆنەی هەیە لێرە باشە بەس پێم بڵێ بە ئەمانەتەوە خزمەت گوزاریەکان چۆنە وەڵاهی تەقسیریان نییە تەقسیریان نییە لە عیلاج لە دەرمان لە عیلاج و لە دەرمان و لە خزمەت گوزاری تەقسیریان نییە یعنی لە عیلاج لە دەرمان یەک دقە لە عیلاج لە دەرمان لە نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر تەقسیریان نییە وەڵی هیچ تەقسیری نییە شەو ڕۆژ دکتۆرەکان 3 ساعت جارێک دێ سەرمان لێدە لێرە لە عیلاج لە ئۆکسجین لە بتر لە خزمەت گوزاری ئەوەی دەیبینن ئەمە نەخۆشێکی تازای کۆرۆنایە لە نەخۆشخانەیەکی تایبەت هاتوۆتە نەخۆشخانەی ڕزگاری ئێستا گواستیانەوە بۆ تابقێکی دیکە کاکی برەماندوو نەبی تۆ لەگەڵ کەسکارەکەتی ئەوە لە کام نەخۆشخانە بووە جمهوری بوو لە جمهوری بوو ڕۆژی چۆنە باشە الحەمد باشە ئێستا تۆ بۆ خۆت دۆخت بۆ خۆم لە خۆم نەخۆش تۆ نەخۆشی من نەخۆش کۆرۆنەت گرتووە وەڵا فاستەکەم ئەوڕۆ دێتە ئیشەڵ ئەو ڕۆدێتەوە باشە تۆ هاتووی بۆ ئێرکوانە نەقلی لێرە بووینە ئیشەڵ هەناسە شتە چۆنە باشە تۆ شۆفێری ئەم ئۆتۆمبیلی سافەی بەرێ بەرێ نەخۆشتینە بەرێ لێ وڵا بەردەوام لەگە ئەو نەخۆشانە دێ و دەچێت ئەرێ وڵا لە خزمەتیان داینە بە جوانی خزمەتیان دەکەین بە تەمای خۆی ئەی لە خۆت ناترسیت ئینشاءڵڵا خۆم لاش دەپارێزی باشە لە برادەرەکانی خۆت توش بووینە کۆرۆنە کەس هەیە توش بەرێ وڵا لەگەڵت کاری کردووە توش بووە بەرێ ئەرێ وڵا جانەکە ماندوو نەبی نەخۆشی جێت گران بووە ئەدی هەناسەت چۆنە لە نەخۆشخانەی چێندەرە بووی لە کام نەخۆشخانە بووی تەواو ئەمە یەکێک لەو نەخۆشانەیە کە دیارە ئۆکسجینی لەسرە ئێستا دەڵێ جێم گران بووە هەناسەم باش نییە لە نەخۆشخانەیە گوازراوەتەوە بۆ نەخۆشخانەیەکی دیکە ئێستاوە تیمەکانی تەندروستی هەر هەمویان سەرقاڵی کارن لێرە شوێنێک ئامادە کراوە کەسێک کە بستە تابقی سەرەوە دەبێت پشکنینی بۆ بکرێ کاک جەبەر ئەم نەخۆشە چۆنە لێرکوانەیە ئێرە بێگومان ئامادە کرەوە بۆ پێشوازی بەشی پێشوازی لێرە بەشی پێشوازیێرە بڵێ تەنها نەخۆشکە چەند کاتێک کەم لێرە دەمێنێ شتە سەرەتایەکانی بۆ دەکرێەوە ئۆکسجینەوەوانە و دواتر دەگوازرێتەوە بۆ شوێنی خۆی بۆ نەهۆمەکە باشە ئێستا ڕۆژانە چەند نەخۆشمان بۆ دێ بەخوای لە دوێنێەوە نەخۆشانە فریاکوتنی ڕۆژاوە کراوەتەوە هەندێک جیاوازێک بووە ینی کەم بوویتەوە باسی بێنم بۆ مەکە پێشتر چەنددادا و زەختی لەسەردام بوو پێشتر بە بەردەوامی چەند نەخۆش ڕەنگە دە نەخۆش دەرچوە بیست نەخۆشی ترمان بۆ داهات واتە هیچ کاتێک لە 200 کەمتر نەبوو 200 بەسەرەوە ینی پێرە 235 نەخۆش بوو ئەو کاتیکە هەرایەکە دروست با بڵێن ئێستا 216 نەخۆشمانەیە باشە 216 بینیم دوو کەسیش تازە هاتە ژوورەوە باشە پێم بڵێ تۆ ئەو کاتی کارمەندێکی تەندروستی تیمێکی تەندروستی کارمەندەکان یان دکتۆرەکان دەست لەسەرەوە مەسلەی ئامادەکاری لۆجستی چەندی پێویستە بێگومان زۆر جاری ئەو گلەیە دەکرێت نەخۆشەکان ئەوە گلیان هەیە کە دەڵێن کارمەندەکان یان دکتۆرەکان درنگ دەگەنە لای نەخۆش ئێرە با بڵێن نهۆمە بەڕاستی وەکو نەخۆشخانەکانی تر نییە
خۆگۆڕینەکە ئەوەندە کاتێکی کەمی بی و یەکسەر بتوانانی بگاتە لای نەخۆش تەنها خۆگۆڕین و خۆ ئامادەکردن بۆ لای نەخۆش ڕەنگە 20 دقه هەتا نیو سعاتی دەوێت کارماندی دکتۆرەکان کە دەستە سەرەوە 20 دقه تا نیو سعاتی دەوێت تاخوان هەموو کۆرۆنن ئەوانەی دێنێرە هەموو کۆرۆنن هەمووی کۆرۆن بەڵێ هەر ئێستاەوەی کە دەبین ئەم بەڕێزە وا خزمەت دەکرێت مە تووشی کۆرۆنە بوو بێگومان بڵێ بێگومانە سەد بێگومانە لە نەخۆشخانەکانی نەخۆشخانەی فریاکردنی چەند کارمەندتان تووشی کۆرۆنە بۆ لە ڕێگەیەوان ئێمە ئێستا نازم بەڕاستی ڕێژەکەوەندە زۆرە ڕۆژانە دەبیستین فلان کارمەند ستافەکە دەرەقەتی ئەو هەموو نەخۆشە دێ دەرەقەت نایە بەڕاستی زۆر جار کێشەی ئۆکسجین کە دەڵێن دروست دەبی لە نەخۆشخانە ڕزگاری من ماوەشی زۆرە لێرەم یان تا ئێستا نەبووە 250 نەخۆش بەزارێک ئۆکسجین وەربگرێ لێ ڕێ ینی زەختێکی زۆر لەسەر معمەلەکەی لەسەر بتڵەکانە لەسەر کارمەندەکانە بێگومان ینی بەس جەنابەت دەتوانی ئێستا سەردانیشی نەخۆشکام بکەی دەدەق ئەو جلکت لەبەربی کە کارمەندەکان لە بەریانە بەڕاستی تەحملناکەی ئەوەندە گەرمە ئەوەندە ناخۆشە جاو کارمەندەی 3 ساعت 4 ساعت لە لای نەخۆش دەمێنێتەوە ینی بەڕاستی تەحمل ناکرێت. لە تەواوی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە نەخۆشخانەی ڕزگاری مەسلەی باشە و خراپە ڕێژەیە بەشێک لە دکتۆرەکان خۆبەخشانە هاتوون حەزیان کردووە ینی خزمەتی نەخۆش بکەن خزمەتی خاک بکەن نیشتیمان بکەن ئەمە یەک لە دڵسۆزەکانە بۆیە من دەمەوێت قسەی لەگەڵ کە ماندوو نەبی دەست خۆش بخێربن سەلامت چۆن تەعامل لەگەڵ نەخۆشەکان دەکەیت ترست نییە تۆ لەگەڵ ئەو نەخۆشانە کۆرۆنە تووشت بی لەبەرچی بەو شێوەیە ئیش دەکەیت تۆ بە خودای پێشش بەخێربن خی گەوری هێزش پێبەخشیوین ئەو نەخۆشانەکە لێرەنا هەموو وەکو کەسکاری خۆمان سەریان دەکەین یعنی کە ئێستا ئەمە لێرەین ئەوان کەسکارە لەماڵەوەی ئەوان لێرن کات ئێستامە حالەن لە لای وان کە وەکو کەسکاری خۆمان مامەڵەیان لەگەر دەکەین و بەبێ جیاوازی و بەبێ گوێدانا هیچ یعنی ترسێک باشە چیت بینیوە تۆ چیت بینیوە لەگەڵ ئەو نەخۆشانە کە سەرنجی ڕاکێشابی کە گرینگە ئێستا تۆ بە هاوڵاتیان بڵێ کاکە ئاگاداری خۆتان بن یان حاڵەتەکە بەم شێوەیە یان دەتەوێت پەیامەکە بدەین من پەیامەکەم بۆ خەڵکەوە کەتکە نەترسێن لەو نەخۆشیە تەنها وریان بەرز بێ و مەناعیان بەرز بێ مەناعیان بەرز نەخێر نەترسێن لەبەرەوەی کە من ناترسێم کەمادا نەخەر کە خزمەتی وانە دەکەم من ناترسم تۆ نەزانم خی گەورە پشت و پەنامەکە لە خزمەتەکەی خۆم بەردەوام دەبم لەبەرەوەی کە خزمەتی نەخۆش دەکەم زۆر پێ مرتاحم و زەمیر مرتاح زۆر بە دڵخۆشی و خزمەتیان دەکەم. بەشێک لەو کارمەندانەی کاوانە هاوکاری خۆیان بوونە لەگەڵ یان کاریان کردووە هەندێکیان جانی لەدەستاوە هەندێکیشیان ئێستاوا لە نێو نەخۆشخانەی ڕزگاری چارەسەر وەردەگرن ئەم بەڕێزە یەکێک لە کارمەندەکان بۆ خۆی ینی هاوڵی بووە لەگەڵ یەتی چارەسەری دەکاتەوە برادری خۆتەوە ئەو وەزعکێ دەستخۆشی لە کەناڵەکەشتان دەکەم ئەو برادری خۆتەوە ئەو برادری خۆمە کە ڤیدیۆش ببینن ئەوەی ببینن بەخۆم تەبان ئارێوەڵا خزمەتی دەکەین چکە لە بۆی بەعزە کەسەکەیە خەرک لە دەرێ کە کارمەند و دکتۆر دوێنێ لە خۆ چووە بەخۆم قیتم کردووە ئاوم دایتێ دکتۆر لە خۆ لە خۆ چوو بوو ئەلێ لە پێش مەسادان بەخۆمان خزمەتمان کردیە هەتا بەخۆمان هینایەوە زۆر باشە جێ پەنجەتان دیارە پێم وایە ئێوە تۆ گلەی دەوە دەکرد کە ئێمە گرێبەستین چەند مانگێکم و چەمان وەرنەگرتەوە کەچی خەڵکیش لە تەلەڤیزۆر شان و باڵی هەڵدەدا دەڵێ من ئۆکسزین دابین دەکەم. پێشەشی بە خێرتنی کەناڵەکەتان دەکەم کاکامەران ئەمە وەکو ئەندێک حەقی گرێبەستی دایرە سەحیل لێرە دەوام دەکەین گرێبەستن کە گرێبەستی لە 2019 مانج 12 مانگا بەخۆم و بەخێزانم بەخۆم و بەخێزانم عەقدم ڕاکەمان وەرنەگرتیا 35 عەقدین لێرە دەوام دەکەین 35 کەس بە گرێبەست دەوام دەکەین هاتبووم 175,000
ئێستا کرایتە 275 تۆ لە سەردەمی کۆرۆنەوە لێرە دەست بەکار من لە 2011 لێرە عقدم بێمزایەتە خزمەتی نەخۆشی دەکەین کەسیان دە نەفەرژەیە دێنە دەرێ کابرااتێ بتی ئۆکسسیجینی نەزارێ لە ناو پشتۆی سیارە ڕسمی دەگریلۆک کەناڵ و شتی ڕەوان دەکاتن با بێنە ناو خەسخانێ بزانە کارمەندی تەندروستی و عملەی تەنزیفاتی لاتێ لە خەسخانەکە ڕۆژانە کارمەندیان نەدەسەدا. لەو نەخۆشخانەیە هەموو ئەوانەی کە تووشی کۆرۆنا دەبن و ڕێژرەی توشببوونیان زۆرە و ڕەوشی تەندروستیان خراپە بێنە ئەم نەخۆشخانەیە پێرێ ینی لە کاتی ئێستا من کە قسەی دەکەم پێرێ حەف کەس گیانی لەدەستداوە ئۆکسسیجینی شەبووە هیچ کێشە لە ئۆکسسیجین نەبووە کێشەکە لە زێدەبوونیەتی ئێستا ئەم نەخۆشخانەیە پێشتر تەنکێکە بوو دەتەن سایلی ئۆکسسیجینی تێدا بوو بەڵام دوای ئەوەی کە ڕێژەی نەخۆشەکان زیاتر بوو پەنا بردرا بەر ئەو بتڵانەی کە بەدەست بێ ئۆکسسیجینی مرکزی کەم بوو لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی تەنچێک دانراوە کە ڕێژەکەی سێقات ڕێژەی ئەو تەنکەیە کە لە پێشوودا بەکارهێنراوە لە نێو نەخۆشخانەیە کاک سۆرە سلااوت دێبێت پێم بڵێ ئێستا ئۆکسسیجین ئەو هەموو قسەی لەسەر کرا بەڕاستی هۆکاری مردنی ئەو کەسانەی کە باز دەکرا ئۆکسسیجین بوو یان هۆکاری دکە بوو نەخێر ڕۆژانە لەو نەخۆشخانەیە ینی خەڵک دەمری ئەوەکەش زیاتر دەگەڕێتەوە سەرەوەی کە ڕۆژانە نەخۆش زیاد دەبی پێشتر ئەوەندە نەخۆشەمان نەبوو ئەمە بدایەت نەخۆشی چکەمان نەبوو بەرە نزیکەی دەگاتە 200 نەخۆش ئێستا لەو خەستەخانەی بەردەوام دێ و خوێندراون بڵێ کێشەکە بەڕاستی هیچ پەیوەندێکی بە ئۆکسسیجینەوە نییە نەخێر ئەو کاتیش کە بڵێن ئەو کاتیش کە ئۆکسسیجینە حالەتەکی ئەوە بوو تاخیبنەچ کەم بوتڵ هەبووە بوتڵ لە هەموو تاقەکان هەبووە بە بوتڵ دراتە نەخۆش کەچی پێشتریش ئەو ڕۆژی بڵێن 4 کەس پێشتر ڕێژەی زیاتر بوو هەبوو ڕۆژە بوو 7 کەس دەمرد ڕۆژە بوو 6 کەس دەمرد ڕۆژ کەس دەبوو 8 ئەو ڕۆژ 4 کەس ئەو ڕۆژی 4 کەس مرد باشە 4 کەس گیانی لەدەستدا من جێبیست بوومە ینی مەوزوعەکە گەورە کراوە بەڕاستی گەورە کراوە یاخود ینی کێشەکە ئۆکسسیجین بوو دەڵێن هەندێک خەڵک لە هاوڵانی نەخۆش چەند بوتڵێکیان بۆ خۆیان بردووە وەڵی برا من دەزانین چۆن سەوری دەکەم خەڵک چۆن کەرنتین دەکرا کە کاتی بڵێن سوپەرمارکێتەکان ئەشیا لێ ناوی نەدەما هەتا ئاوی مقەتەر نەدەما لێرانەش نەفسی شت ڕوویدا کاتی کە شتێک دەبێتن نەخۆشخانەیەرە خەڵک زیاتر هاندەدا بوتڵی باتە سەرێ کە ئەو کێشەیان دیت بوتڵ دەبرێت سەرێ خەڵکە تەنگاو بوو کە تەنگاو بوو بەڕاستی هەتا چەند ئافرەت لەوێن دەرەکەم ئەوەی نەبوو بوتڵیان لێ ڕاتشا بوو بردبیان لە کۆنتترۆل دەرچوو بوو خەڵکەکە زیاتر خەڵکەکانی بڵێن هاوڵی نەخۆشەکانەوەیان کرد باش ئەوە تێگەیشتی ئەمە لەسەر ئەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی بە بڕیاری سەرۆکی حکوومەت ئەم بتڵە دروست کراوە ئەم بتڵە چارەسەر ئۆکسسیجین دەکات بە خودای طبیعی احتیمالی هەیە ئەگەر نەخۆش زیادبی هێشتاش پێویستمان پێ هەبی چکەمە بلێن ئێستا کارگەشت تریشمانەیە ئەویش پاش دوای جەژن ئەویش دەکەوتە کار یعنی احتیمالە دەبێتە سێ ئەوە بلێن ئێستا کاتی خۆی کە ئەوەت پێ ئەوە دەتەنی دەگری پێشتر ئێستا 30 تەنی دەگری ئێستا 40 تەنمان هەیە ئۆکسسیجین 40 تەنمان ئێستا حالیان هێشتا بەش نەکە حالەتی ئێستاش بوتڵی هەر بەکاردێنین بوتڵیش بەکاردێنین بڵێ ڕێژەکە زیاد و کاکە خەڵکەکە دەبی پابند بی بەڕاستی خەڵکەکە دەبی پابندی ئەو ڕێنمانەی تەندروستی بی خەڵکە تا ئێستاش هەیە باوەڕ بەو نەخۆشی هەر ناکە دکتۆرمان هەیە کە پێشتر لە شەڕی داعش بەشدار بووە هەماهەنگ بووە ژیانی خۆی خستۆتە مەترسیەوە ئێستاش بە هەمان شێوە لە نەخۆشخانەی ڕزگاری وەکو دکتۆرێکی خۆبەخش وەکو دکتۆرێکە وەکو زانیاری مۆرگتوە 3000 تووشی کۆرۆنا بووە بەڵام هەر بەردەوامە لە سەرکارەکەی دکتۆر ئیمان یەکێکە لە دکتۆرە ناودارەکان کە لێرە سەرپەرشتی نەخۆشی کۆرۆنا دەکا ئەوانەی لێرە هەڵگەری ئەو ڤایرۆسن دکتۆر زۆر سپاس ینی من بەڕاستی جێبستیەوە بم کە تۆ دوسۆزانە کار دەکەی و دەشزانم خەڵکێکەیە
ڕای کردو لە مەسوولیەکە لە ماڵەوە دانیشتووە دەڵێ من ئامادەنیم ئەو کارە بکەم لە پێناو بڕەم موچەیەک پێم بڵێ تۆ بۆچی بەم شێوەیە کار دەکەی ینی مەسەلەکەت چییە هەر پیشەیە یاخود هۆکاری تر هەیە هۆکارەکەی زانسێ بەخۆی پیشەی پزیشکی پیشەی ئینسانیە ئێمە هەمومان لێرێنا لە بۆ خزمەتکردنی خەڵک دکتۆر بەخۆی دەبی خۆی داناتن بە خزمەتکاری خەڵک باش هەموو دکتۆرێک ئامادەیە و کارە بکە ئەم پێ دەڵێم 95% دکتۆر ئامادە نەبیکەن لە ساڵان 95 ئامادە نەبیکەن لەسەر دکتۆرمانەیە بە مقیم و بە مقیم مەقدەم و بە ئەخسایی هەموو لە ناو خستخانەنە ڕۆژانە هەموو ڕۆژی بەیانیان حەزەکەن وەرنەی لە ساعت 8 ببینێت هەمووی حازرا کارمەندیش بەڵام نزبەی 5% خۆیان دەدزن دەترسێت هەندێکیش حەقی خۆیانە مەسەلەن سە دەبینی کاکفەتاحمانە بۆ ڕەحمەتی لێرە کارمەند بوو لە سەیدەلیا لەگەڵ گروپی خۆی ئیشی دەکرد تووشی کۆرۆنە بوو ئەمری خوای کرد کاک سعدیمانەیە لێرە بوو سەرۆکی پەرستاران بوو فەقیرە ئەویش حالەتی ناجەگیرە ئێستا خەڵکێک جاری وا ڕەخنەتان لێ دەگرێت چیان پێ دەڵێ ئێوە ماندوون و ڕوبەڕووی ڕخ ئێمە زۆر ماندینە نەک بەس ماندینە یعنی من دوێنێ بەس باسی دوێنێ دەکەم لە سعات نوۆی بەیانی تەلەفۆنم لە بۆ هاتیە حتا سعات 12 شەو بەبێ ڕاوەستان 1 دقه هەموو ئیشی ئەو خەڵکەمان بەڕێکرد بەس من نیمە سەبارەت بە ڕێنمایت بۆ هاوڵاتیان چی دەبی پابند بن دوور بن ئێمە لە بدایەوە هاوارمان دەکرد کاکە پابند بن دەیانوت درۆیە بەڵام ئێستا ڕزگاری حالیان ئێمە 90% هیچ مشکلەمان نیە 10% هەفتەی داهاتوو نامینی ڕزگاری دەبتە سیستمێکی زۆر بەقوت نەخۆش دێتێرە یەکسەر هەموو عیلاجی لە بۆ دەکرێت هەموو شتی لە بۆ دەکرێت عنایە هەموو حاضر دەکرێت چەند ڕۆژی یعنی داهاتوو نەخۆشمان و مردیمان زۆر کەم دەبیت. دکتۆر جەنابتان وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری ینی بەوردی ئاگادارن لە دۆخی نەخۆشەکان لە کارمەندانی تەندروستی لە دکتۆرەکان کێشە و گرفتەکان دۆخی کۆڕۆنا بە شێوەیەکی گشتی لە هەولێر ئەوەی ئێمە دەیبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی مردن زیاد دەکات بۆچی دکتۆر؟ چکە لەبەرەوەی ژمارەی داخلبوون زیاتە لەبەرەوەی بە دەرەجەیەک هاوڵاتی پابندی ڕێنمایی تەندروستی نییە لە دەرەوە لەبەر هەندێک ڕێژەی توشبووان زۆرتر بووە لەبەر هەندێک کە ڕێژەی توشبووان زیاد دەبیتن ڕێژەی مردنیش زیاد دەبیت باشە گەیشتینە تا ئەو دۆخەی دکتۆر تۆ بەڕێوەبەری دۆخەکە لە کۆنتترۆل دەرچوو بێت کێشەمان بۆ دروست بوو بێت ئیتر تەواو هەر کەسە بۆ خۆی تا ئێستا دۆخەکە لەژێر کۆنتترۆلە بەڵام ئەگەر خەڵک پابند نەبی دۆخەکە لە کۆنتترۆل دەردەچی وەکو وڵاتانی ئۆڕۆپا وەکو ئەمریکا دۆخەکە لە کۆنتترۆل دەردەچیتن ڕۆژانە مردن زیاتر دەبی و ئەو عادەدەی کە هەیتما ئەو ژمارەیەکە لە دکتۆر و کارمەندی تەندروستی هەیتمان لە ڕاستیدا لە هەولێر بەشوەی ناکە بەشی خزمەتی و چارەسەکردنی ئەو هەموو نەخۆشە بکات باشە ئەوەی کە من بینیم تازە چەند نەخۆشێک 4-5 نەخۆش بە چاوی خۆم بینیم تازە داخلی نەخۆشخانەی ڕزگاری دەبوو تەماشای ستافی کار دەکەم بە بەردەوامی دێن و دەچوون دکتۆر دێ کارمەند تەندروستی دەچوو زانم مشغوڵەتێکی زۆرە کارێکی زۆرە ئێوە کێشەی کەمی ستافتان نییە پێویستیتان بەوە نییە کار نەخۆش زۆر بێ کارمەندی زیاتر بێتەم نەخۆشخانە باکەیدی ئەمە کارمەندی تەندروستی زیاترمان پێویستە دکتۆری زیاتر پێویستە بەڵام کارمەند و دکتۆر بە ڕۆژێک دروست نابیتن ئەمە کێشە چکەمان هەیە زۆر جار دەبینی دکتۆرەکە تووشی کۆڕۆنای دەبی خۆی توش دەبی یان کارمەندەکە توش دەبی بەدایان کارمەندمان لەو نەخۆشخانەی توش بووینە بۆ بگرامە کارمەند دەشمان بەداخەوت کۆچی دوایی کرد لەبەر تا ئێستا کارمەندان کۆچ تا ئێستا لە نەخۆشخانەیمە لە نەخۆشخانەیمە ڕزگاری یەک کارمەند کۆچی دوایی کردووە توش بوو شتا زۆرە توژمە یەک لەوان سەرۆکی پەرستیارانە سەرۆکی پەرستیاران کە خۆی لەناو کە مەسئولی تەنظیمی پەرستیاران کە توش بووە ئەو لەناو نەخۆشخانەکەمان داخل بووە ئەمە داوا لە هاوڵاتیان دەکەینەوە لۆجاری سێم و دێم و هەزارەمین دەرەین پابندی ڕێنمایی تەندروستی بن چونکە لە تااقەتی مەدەر دەچیتن لە کۆنتترۆلی مەدەر دەچی لە کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی دەردەچی کە خزمەتی ئەو هاوڵاتی بکاتن ناتوانین چونکە لەبەرەوەی ئەمە پێی لە ئەپیدیمیۆلۆژی دەردەچیتن لە مەوزوع دەردەچیتن لە کۆنتترۆل دەردەچیتن ئەگە خەڵک پابندی ڕێنمایی نەبیت باشە پشکنینەکان لە دەمی خۆی دەکرێت هەندێک جار لە مناو لەولا وڵاتیان گلەیان دەکرد پشکنینەکان لە کاتی خۆی ناکرێت بۆ وەرگرتنی پلازما چاودێری دکتۆر پلازما بە نسبەت پلازمە زۆر جار هەندێک جار دکتۆرەکان قرار دەدەن کە پلازمای بدەن
زۆر جار ئەمە پلازمایە کە ڕێک ناکەویتن ینی بڵەت گروپەکە کۆمپاتبڵ نییە ینی ناتوانین ئەو پلازمای ئی نەخۆشەی بدەینە یەکە چاک بۆ بدەینەوە نەخۆشی چونکە لەگەرەوەی لەگەخینەکەی لێی نابیتن ئەمە تەنسیقمان هەیە لەگە مختبەری مرکزی لەگەر بانقی مرکزی شاری هەولێر ئەو نەخۆشانەی کە لەوێن دەرێت زۆر جار ئەمە نەخۆش چاوەڕێ دەکات نەک لەبەرەوەی حازر نیە لەبەرەوەی پلازمایەکە نیە نەفسی بڵەت گروپ ئەوەیە تاخیر دەکات زار هەیە 5 ڕۆژ چاوەڕێ دەکات پلازمانیە نەفسی گروپ چکە دەبی نەفسی گروپ بدرێت جاری شێنە لە نەفسی ڕۆژ پیا دەبیتە باش کێشەی پێداویستیمان هەیە پێداویستەکان کەم و کوڕی تێدا نییە تۆزە کەم و کوڕی هەیە بەڵام توانیتمان ئەمە چارەسەری بکەیت. ئەوە شیاب بەردەوام دەڕوە وڵە بەردەوام باشە ئەمە حاڵی کارمەندەکانی تەندروستیە لە نەخۆشخانەی ڕزگاری کەوە خۆیان باز دێوە دەکەن لەگەڵ دۆخی ئابووری کوردستان بە پارەیەکی گەم ڕۆژانە خزمەتی نەخۆشانی کۆرۆنا دەکەن. ئەم نەخۆشخانەیە ئێستا بە تەواوەتی شوێنی نەماوە شوێن قەپات بووە ینی لە تاقەی دەرچووەوەندا پێشوازی لە نەخۆش بکە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە زیاتر دەبێت لە هەولێر نەخۆشخانەیەکی دیکە دەکرێتەوە لە دوای نەخۆشخانەی ڕزگاری بەرپرسان لەم نەخۆشخانەیە دەڵێن تا ڕادەیەک بەپێی توانراوە خزمەتی هاوڵاتیان بکرێت بەڵام زۆری نەخۆش هەندێک جاروا دەکات کەم و کوڕیەکان دروست بن بەڵام بەڵێنی ئەوەیان داوە کە شەو نخۆنی بکەن لە پێناو سەلامەتی هاوڵاتیان ئەوەی لە توانایاندا بێت بیکەن ئەمە چارەسەری دۆخەکە دەکات کە هەم هاوڵاتی و هەم کارمەندانی تەندروستی بە شێوەکی گشتی بتوانن دۆخەکە باشتر بکەن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای سەلامەتی و تەندروستی و خۆپارێزی بۆ هەموو لایەن.